چیرۆکی سەرکەوتنی ئیلۆن مەسک پیاوە ئاسنینەکە. کێ لە ئێمە گوێبیستی ناوی ئیلۆن مەسک نەبووە کە بە پیاوە ئاسنینەکە ناسراوە؟ لە ئێستادا یەکێکە لەو کەسایەتیانەی کە جێپەنجەی لە ناوجیهانی تەکنەلۆژیادا دیارە، بە یەکێک لە سەرکەوتووترینەکان و کاریگەرترینەکان دادەنرێت. ئیلۆن مەسک لە باشووری ئەفریقا لە ساڵی 1970 لەدایک بووە. هەر لە منداڵیەوە خاوەنی زیرەکیەکی زۆر بووە، بە شێوەیەک کە لە تەمەنی 10 ساڵیدا فێری پرۆگرامی کۆمپیوتەر بووە. خولیا و ئالوودەبوونیشی بە جیهانی تەکنەلۆژیاوە دەگەڕێتەوە بۆ باوکی کە ئەندازیاری میکانیکی و کارەبا بووە. ئیلۆن مەسک لە کۆتایی ساڵی 1989 لە ئەنجامدانی خزمەتی سەربازی هەڵدێت، دەچێتە کەنەدا، بەهۆی دایکیەوە دەتوانێت کە ڕەگەزنامەی کەنەدی بەدەست بهێنێت. لەوێ دەست بە خوێندن دەکات. پاشان لە ساڵی 1992 دەچێتە زانکۆی پەنسیلڤانیا، لە بواری فیزیا و کارگێڕی کار دەست دەکات بە خوێندن. دواتر دەچێتە زانکۆی ستانفۆرد، لەوێ بڕوانامەی دکتۆرا لە بواری فیزیای وزە بەدەست دەهێنێت. لە تەمەنی هەرزەکاریدا دەست بە کارکردن دەکا و لە بواری تەکنەلۆژیادا پەرەبەخۆی دەدا. لە ساڵی 1999 کۆمپانیای ئێکسدا دەمەزرێنێت، بەو شێوەیەش لە تەمەنی 20 ساڵیدا دەبێتە ملیۆنێر. لە ساڵی 2002 کۆمپانیایەکی تر بە ناوی ئێکس سپەیس دادەمەزرێنێت کە تایبەت بوو بە بواری تەکنەلۆژیا و بۆشایی ئاسمان و کاری دەکرد لەسەر دروستکردنی موشک و دەیناردنە بۆشایی ئاسمان. یەکێکیش لە گرنگترین ئەوەرکانەی کە کۆمپانیاکە ئەنجامیدا لە ساڵی 2010دا بوو، ئەوە بوو کە هەندێک کەلوپەلی بۆ کۆمپانیای ناسا گواستەوە. دواتر لەلایەن ناساوە بەرپرسیارەتی گەیاندنی کەلوپەلەکان لە بۆشایی ئاسمانەوە بۆ زەوی پێسپێزرا. پاشان ماسک بڕیاریدا بچێتە بواری وزەی نوێکاریەوە. بەو شێوەیەش دەبێتە بەڕێوەبەری جێبەجەکاری کۆمپانیای تێسلا مۆتۆرس بۆ ئەوەی ئۆتۆمبیلێک دروست بکات کە هاوڕێی ژینگە بێت، واتە لەبری ئەوەی بە بەنزین و گاز کار بکات دەبێت بە کارەبا کار بکات. بێگومان لە بەدیهێنانی ئەو خەونەشی سەرکەوتوو دەبێت. لە نێوان ئەو خەونانەی کە مەسک بەنیازە بەدیان بهێنێت، یەکێکیان خەونی ژیانکردنە لەسەر مەریخ. لە پێشتریشدا ڕایگەیاندبوو کە ئەو دەیەوێت 10,000 کەس بنێرێتە سەر مەریخ. دواتر بڕیارەکەی دەگۆڕێت بەوەی کە بە ملیۆنەها کەس بنێرێت. مەسک ماوەیەکی دیاریکراوی بۆ ئەنجامدانی ئەو گەشتانەدانە کە لە نێوان 10 بۆ 30 ساڵی داهاتوو ئەنجامی دەدا. مەسک تاکو ئێستا چەندین خەڵات و مەدالیای بەدەستێناوە. لەلایەن گۆڤاری تایمەوە لە ساڵی 2010 ناوی دەکرێتە لیستی 100 کەسایەتیە دیارەکەی جیهان، جگەلەوەش دەبێتە خاوەنی مەدالیای FEA ئاڵتوونی. هەروەها لەلایەن گۆڤاری فۆربیسەوە ناوی لە لیستی باشترین بەڕێوەبەری جێبەجەکار داهاتووە، جگەلەوەی کە چەندین خەڵاتی تری لە بوارەکانی زانستی گەردون و بۆشایی ئاسمان و ژینگە وەرگرتووە. ئیلۆن مەسک پێی وایە نێنی سەرکەوتنە مەزنەکەی دەگەڕێتەوە بۆ هەموو ئەو پرۆژە جیاوازانەی کە هەی بووە، چونکە ئەو دەڵێت کە بازرگانێکی سەرکەوتوو هەمیشە کار دەکات، هەرگیز هەوڵ نادات شتێکی دووبارە بکات، بەڵکو دەگەڕێتەوە بۆ سەرچاوەکەی، لەوێەوە دووبارە دەست دەکات بە چارەسەرکردنی کێشەکانیان. ئەمەش فەلسەفەیەکە لەوانەیە کە زۆر ئاسان بێت، بەڵام لە ڕاستیدا زۆر سەختە. بەڵام ئەگەر کەسێک بتوانێت سەرکەوتنێکی تێدا بەدەست بهێنێت، ئەوە بەدڵنیاییەوە هەموو کاتێک لە سەرکەوتن و پەرەپێدان بەکارەکەی بەردەوام دەبێت.